میوزیکی لور کۆنسرتێکی بە ناوی گوزەرێک بەناو ئاوازی ڕەسەنی کوردیدا بۆ هونەرمەند بۆکان هەورامی ساز کرد. کۆنسرتەکە بە ناوی گوزارێک بەناو ئاوازە ڕەسەنە کوردیەکانە لەگەڵ گروپی میوزیکی لۆر ڕێکمان خستووە. کۆنسرتەکە سەرتاوا قەرار بوو بەس شەممە 5 ساعت 5 بەڕێوە بچێت، بەڵام ساعت 8 تێکەوت، ڕۆژی دواتری تێکەوت بەهۆی ئەوەی کە داواکاری هاوڵاتیان لەسەر بلیتەکە زۆر بوو. خۆشبەختانە من سواسی هەمویانەکەم هەمویان بەخێر بێن سەرچاوم. و ئامانجمان لە کۆنسرتەکەەوەیە کە کەسانەگەن ناتوان بچن لایڤەکان و گوێ لە گۆرانی بگرن، یەنە کۆنسرتەکەەوە گوێەگرن. هیوادارم ئەو بێ بە کولتور و هەفتانە کۆنسرت بەردەوام بێ لە شاری سلێمانی.